سڵاو دووبارە دڵگەشت بوومەوە کە قەدەری پێکەوە بوونمان لە شەوێکی تری مانگی پیرۆزی ڕەمەزان لەگەڵ ئێوە بێ. مژاری ئەم شۆمان بابەتی دەستکاریکردنی جەستە و جوانکاریە. هەڵبەتە ئەم بابەتە زۆربەی وڵاتانی جیهانی گرتوتەوە، بەڵام کوردستانیش بێبەش نییە لێی. هەڵبەتە ویستنی مرۆڤ بە جوانمانەوەی سروشتێکی لە مێژینەی مرۆڤەکانە و بە تایبەت خانمانیش. بە دیوێکی ترە شەڕکردن لەگەڵ گەنجمانەوە بۆ خۆی بابەتێکی تری هەم دەرونی هەم ئاینیە. بە دیوێکی ترە دەستکاریکردنی بەشێک لە پیاوانی ئاینی لە مێژووی ئیسلامە مژارێکی تری ئەم شەوە. بەگشتی باسی ئەوەکەین هەم لە ڕووی دەرونیەوە هەم لە ڕووی ئاینیەوە تا چەند گرنگە مرۆڤ گرنگی بە لەشولاری بات و گرنگی بە جوانکاری بات. ئایا ئەوەی کە ئێستا ئەگوزەرێ بەوەی کە پزیشکێک هەڵەسێ بە چەقۆ بە نەشتەر بەرە بێتە لە شولاری خانمێجا پیاوێک تا چەند دروستە لە ڕووی دینیەوە. بۆ ئەم بابەتە وەک دوێنێ شەویش خانممان لەگەڵا بوو، چکە خانمانیش پشکی شێری ئەم بابەتیان بەرکەوتووە. هەڵاڵە ئەڵماس هەمووک چالاکوان، هەمووک ڕۆشنبیر، هەمووک خاوەن بڕوانامەی زانستی شەرعی لەگەڵمانێ. زۆر زۆر بەخێربەی ئەم بەرنامەیە با گوێ لە دیوە دەرونیەکەی بگرین. ئەو کات ئێمە لای جەنابەت بزانم تۆ بزانم مایکەپی شە نەکرد، یعنی ئێمە بۆ درێکمان هەیە، ئێمە خۆمان پێڵین من قەنەعەتم پێ نییە، بۆ درێکمان هەیە بە ئیجباری. ئێستا ئێمە هەمومان بەکارمان هێناوە لەبەرەوەی کە دەرهێنە ڕێنایە بەکارینێنین، بەڵام تۆ دژی ئەوەش بووی. ئەو ئازادی شخصیە. باش وەڵای ڕاکێشان بۆی کە نەیەمە لای تۆ پرسیارێکی لێ بکەم. ئایا وەکو خانمێک باشە تۆڵی ئازادی شخصیە، جوان و ناشرینی لای تۆ چییە؟ هی خانمێک هی پیاوە دیارە بەنای خۆی گەورە و میهرەبان جارێکە سوپاس بۆ ئەم دەرفەتە. طبعاً جوانی ئەگەر بڵین جوانی وەکو ئاماژەت پێکرد شتێکە شتێکی سروشتە لە ناخی ئینسانە، خۆی پەروەردگار ئینسانی لەسەر جوانترین شێوە دروست کردووە. ئەفەرمێ فی ئەحسەنی تەقویم، کەواتە ئینسان بە جوانترین شێوە لەلایەن پەروەردگارەوە دروست کراوە. هەموو کەسێکیش لە ژیانە حەزی بە جوانیە، ینی حتا تۆ مناڵێک کە جوانە حەزەکەی سەیری و مناڵە جوانەکەی، مەسەڵەن کەسێک شتێکی جوانە بینی حەزەکەی سەیریکەی. جوانی ڕێژەییە لای من لە کەسێک و بۆ کەسێکی تر جوانی فەرقەکە، لە شوێنێک و بۆ شوێنێکی تر جوانی فەرقەکە. لای من جوانی هیوا هەیە لەوەچێ لە ڕوخساریا جوان بێ بەڵام کردەوەی جوان نەبێ، هیوا هەیە لەوەچێ دەنگی جوان بێ، هیوا هەیە ڕۆشتنی جوان بێت. هەر کەسی خۆشتێکی پێبەخشیوە لەگەڵ جوانی کولیە تایبەتمەندیەکی پێداوە لە بەشێ لە جوانیەکانە. بۆیە زانایان هاتوون جوانیان بە کردووە بە سێ بەشەوە. یەکەم بینین، جوانی کە ئەو جوانی کە ئێبینین، دووهەمی وجدان، سێهەم هەڵسو کەوت، یعنی هەڵسو کەوتی مرۆڤەکانە، ڕەوشتی ئینسانەکان ئەو جوانێ ئەبەخشێت. جا ئەمانە ئەگەر سەیریان بکەین، ئەوەی کە خەڵک زۆرتر قسەی لەسەرەکە شەوی ڕوخسارە خۆی، ئەوانی کە وەلا خراون کە گرنگە بەشەکانی تریش ببن لە ژیانە. بۆیە جوانی لای من ئەو کەسە جوانە لەلام کە لە بەردڵم جوانە، لە ڕووی ویژدانەوە کەسێکی بە ئەخلاق بێ، کەسێکی مامەڵە جوان بێ، کەسێک بێ بتوانێت خۆی بگونجێنێت، کەسێک بێ خۆی خۆش بوێت، کەسێک بێ خۆی هەست بە کەم و کورتیەکان، یعنی وا نەزانێت کەم و کورتە، خۆی کێشەکەمان ئەلێرە دروست بۆ دروستە بێ، ئەوەی کە خەڵک بڵێن بەرە بێتە ئەوەی کە بچێ بزانە چی بکا لە خۆی بەدڵ نییە، قەنەعەتی بە خۆی نییە. ئیتر کە ئەمە نەما وردە ئەچێ بۆ شتیکە، ینی ئەمە وەئاکاکە بەرەو ڕێک بڕوە کە زۆر جار ئەو سەرەکەی ونە، ئەو سەرەکەی نادیارە، بەرەو ئەنجامێکی خراپی بەرێ. بۆیە جوانی لای من ئەمەیە کە ئینسانەکان خۆیان بە ئەسڵ جوانن
وخوای پەروەردگار جوانیشی بەخشیەوە بە ئینسان ڕێگەیشی داوە بە خۆ جوانکردن خذوا زينتكم عند كل مسجد كاتي أشن بو مزجو كاتي أشن بو ناو خلق كاتي أشن بو ناو كومل خوتان جوان كانوا خوتان برازين نو وبيغمر خوا صلى الله عليه وسلم لسردمي خويا بأفرتانيش وببيوانيش بهمان شوا بياويكي بيني سرقجي هاتو فرمي وشانيكي دزنكو بيهنا سرقجي بشكل ريكا عائشة فرمي بيغمر خوا لاعتكاف أبو لمزجوت أتوما خزمتي سرم بوشانة أكردو بوم دا أينا وبوم ريك كردو تشور مكر أم جيالي كيسة بكار يعني أو زيتي بكار هنا وترتيبي قجيبو كردوها أما أنا أويك إنسان أبي جلو برجي جوان يلا بر كردو أفرمين بوروجاني جمعان جلو برجي جوان وباق لبر كان سنتك بياو وجن للروج جمعانا كأشي بومزجوج لكاني جوان وباق به ريخراو بيت بيكلق نبي بربود نبي أما أنا إسلام هان ما أنا دالة سر جوان بوشين جوان معاملة كردن شون بيمان الله معاملة جوان كن بيش معنا الله بيت جوان بنشكو إن الله جميل يحب الجمال كوبيا وكوتي بيغمر إخوا باسي جلوبري فيسكرا أي من حزق مشتكاهم جوان بيت أي أمش جناها يعني كسيد باري هي وأتوانيا جلوبري جوان وركبيق لبركة فروينا خير خواي جورة جوانا وجواني شي خوش شباب كواتي إما پروردگار إيوه أسري نعمت مان بيو ببينيا خومان جوان كين بجلو برگا كان مان وبأكارا كان مان كأما أم بشي زور جرينجا إما كوبلين كاري لسر كين وبيدين بخلقي بيان بيبو خلقي جرينجي بخوان بدن بجستان وبناخيان برخصاري دروا إيسا بداخوا خلق أوندا خلق بوتا دوبا شو يا أم سردمي روالة جراكانا أوندا جرينجي بروالة ناخ جراكان شون تلاوة لسردمي كخلق جرينجي زور بناخي داو روالتي إهمال كردوه دين داوا كالإما هردو كيوك بروا شن جرينجي برخسارة ديت بروالة ديت أونداش جرينجي بناخ بدا بەڵام بەداخەوە سەردەمی مۆدێرنە وای کردووە ئەم سیستەمی نێوجیهانیە وای کردووە کە خەڵک ئەوەندە گرنگی بە ڕوخساردا ئەوەندە گرنگی بە ناخێنەدا خۆی ڕاست نکاتەوە خۆی جوان نەکا بە ئاکارە جوانەکان. دەستخۆش دکتۆر ئەتوانین بەو کەسانی کە بەدەر لەم بابەتەی کە خانم باسی کرد مەسەلەن بەدەر لەوەی کە تۆی ساحاتوی قژدایانیت و مەسەلەن پاک و تەمیز و بۆنێکی خۆشیشە لە خۆتداوە و گرنگی بە قۆبچەکان و ڕەنگی جلەکە شتەیت و ئەژڵەی ئەگەر ئەو کراسە سپی بێ ڕەنگە جوانتر بێ لەگەڵ ئەوە و ئەم کراسەی مامۆساگەر ڕەش بێ ڕەنگە جوانتر بێ لەگەڵ ئەوە و ئەمامەکەی مامۆس ئەمە نا بابەتی ئێمە ئەمە نییە و بابەتی ئێمە ڕێککاریش نییە مەسەن ڕێککاریش بە جۆرێک لە جۆرەکان ڕێپێدانێکی دەرونی هەیە مەسەلەن کابرا لەگەڵ ئەو پەڕی حورمەت و ڕێزمان ڕەنگە قاچی تۆزێک بە جۆرێک شەلینێکی هەبێت ئەگەر لە ڕووی پزیشکیەوە بۆی چاک بکرێ و نەشەلێ قەیچێکە وەنیە بابیکە ئەمە ڕێککاریە یا بە جۆرێک لە جۆرەکان شتێک لەبەر چاویایەتی ڕەشیەکەی گوێی جۆرێکە ڕێکێکاتەوە قەیچێکە باشە یعنی نەبێ بە تەنزمن دکتۆرێکی بەڕێزی جوانکاری هەیە هەموو دوای بەرنامەیەک نازانم تەلەفۆنێکم بۆ کاڵێت تۆ بۆ نایلوتێ بۆ چاکەم وتم وەڵای دکتۆر لوتم ئایبینێ نازانم وەنێ هیچی هەیە ئاوەنە نەهەڕێکیشی ناکەم وەڕ ئایبیشی نییە مەسەلەن ئەمە هەنە خۆچی لێ بکەم ڕەنگە دەستکاریکەم بارحاڵ قسەکە ئێمە ڕێکاری نییە لە ڕووی زانستەکەی جەنابتەوە بەو کەسانەی کە زیا لە پێویست خەریکی جوانکاری خۆیان ئەمان نەخۆشیە یان ئەمە شتێکی باشە مرۆڤ ئاوا خەریکی خۆیەتی و ئەوێ شەڕی گەنج بوونی خۆیەکە پرسیارەکە فرەز هەوڵە دەم بە دوو تەرەفیک لای ڕۆشنیکەم دەیڵە باش یەکێک لەسەر قسەکانی دکتۆرە کەوتی جوانی چییە ئێمە هەم سوورەتمانە هەم سیرەت ئەم دەموچاوە و ناخ و مرۆڤایەتیشمان ئەگەر هەردکیان جوان بێت زۆر باشە یەکێکیان جوان بێ و ئەویان جوان نەبێت زەردە هەردوویان خراپ بێت زۆر خراپە ئەگەر ترافیک لایتەکە دووبارە کامێرەکەی شانمانی بدات ئینسان هەوڵەدات جوان بێت سیرەت وەکو کردار سیرەت ئیسا شەرحێکی بۆکەم وەکو ئەوەی لە کۆمەلگا من پێی ئەناسرێم گفتوگۆی پێکەم مامەڵەی پێکەم تێمە بازار ژنی پێخوازم دوکانی پێکرێکەم مناڵی پێپەروەردەکەم مە سیرەتە ئینسان یا سیرەتی جوانە یا ناشرینە سوورەتیش ئەم دەموچاو و جلو بەرگەسە یا جوانە یا ناشرینە ئەگەر سیرەتی جوان بێ و سوورەتیی جوان بێ ئەمە خوا پێیدا و یوسفێکە بۆ خۆی بچوە هەر بۆ خۆی کەیف بکە سەوزە بەڵام ئەگەر سیرەتی جوان بێ و سوورەتی جوان نەبێت هەزاران کەسی وامان خۆشەوێت جوان زەڕە شیرین نیەن
جوان خاص نیان بەڵام مامەڵەی جوانیان کرێ ئێستا شوانە دڵمانە پیریش بن بەڵام ئەگەر سوورەتی جوان بێ بەڵام سیرەتی جوان بێ ڕەنگە لووتبەرزیش بکە هەر حەزی دێنەکە ئەم ئینسانە ڕەنگە خۆ دوودبەرزی نەکا و بەڕاستیۆکی گوڵێکیش سرنجمان ڕاکێشێ بەڵام جوانیەکەی سەداسەد نییە و ئەگەر خوا نەخواستە دەموچاوێکی ناشرین وێ و کردارێکی ناشرین وێ هەر زۆر خراپە بۆ یەکانە من ئەچمۆ سەری ئەو بابەتی جلیچەوە وتە ئێمە بەیانی لە خەو هەڵاسین ڕوبەڕووی 6 دانە ئەبێ و نابێ ئەبینەوە لە ماڵ تێیتە دەر ئەبێ وا بکەی نابێ وا بکەی تا سیرەت و جوان بێ ئەبێ و نابێ یاساس یاسا ئەبێ ئەوا بکەی نابێ وا بکەی ئەنا یاسا بە ناشرین ئەگرێ ئەبێ و نابەیەک ئەخلاقە ئەبێ ئاوا بکەی نابێ وا بکەی چون ئەخلاق بەرزترە لە یاسا ئەگەر نەیکەی ئەخلاق ناشرینە بێ ئەبێ و نابەیەک دینە دینێژە ئەمە بکە و ئەوە بکە ئەوە نەکە و ئەوە نەکە ئەگەر نەکرد لە دینە ناشرینە بیت ئەبێ و نابەیەکمان ئەبێ و نابەی جوانکاریە ئەبێ ئەم کراسە بەم جلە بخوات ئەبێ قژە ئاوا بێت ئەمە ئیتر حەزە جوانی بەشێک لە کەسایەتی مرۆڤەکانە حەزەکەی جوان بیت ئەگەر جوان نەبیت ناشری نەبیت هەردوو جوانیەکە گرێتەوە هەم جوانی سوورەت هەم جوانی سیرەت بەڵام جوانی سوورەت تۆزێت ئیساتە هینمان کرا ئەو بەشیچە باسەکەم جوانیەکی تر ئەبێ بن بە دوایە بڕۆم جوانی مەسلحەتەکانمە من گەرەکمە بۆ دەروون ناسی بخوێنم تۆ گەرەکتە بۆ تب بخوێنی مەسلحەتی توێژێ ئەبێ ئامانە بکەی نابێ ئەمانە بکەی ئەنا ناگەی بە ئەو شتەوا گەرەکتە ئەمە لەوایچە ئەبێ و نابەیەکمان من شیرینەکات ئەم کاتە بە پزیشکێکی باش ئەو پزیشکەکە ناباشە ناشرینە بۆ چون ئەبێ ئەو اختصاسیە بە جوانی وەربگرتە وەری نەگرتێ ئەبێ و نابێکشینی کولتورە ئەم جلاتوانی لەبەر بکە ئەمیشیانە بکەنی هێشتا هەر حجاب بگەیە بەڵام من پشتێنە لەم جلو بەرگە بکەرەوە کولتورێژێ ناشرین بووی ئێمە ئەم ئەبێ و نابێگە لە سیرەتمانی پێ جوانەکەین ئەبێ و نابێک ئەمێنێ بۆ سوورەت ئەوش تەرافیک لایتێکە خەمە بەرچاو من یا پێویستە عملیات بکەم یا پێویست نییە یا جوان مەکە یا جوانم ناکە بابی کێنە ترافیک لایتێکیش ئەویش ئەگەر تماشای بکەین کامێرە زەحمەت بکێشێ ئێمە پێویستە بۆ ڕێککردن بۆ عیلاج وەکو عیلاج ئەگەر تماشای بکەن پێویستە من زۆر کاتێک عملیاتێک بکەم جەنابوتی قاچم خراوە یەکێک لوتی خراوە ئەپرخێنێشەوە یەکێک چاوی خێلە ئەتوانێت ڕاستی کاتەوە بۆ نەیکاتەوە یەکێک سەری بۆیەوە کات جوانیە کات یەکێک بۆ عیلاجە یەکێک بۆ لەش جوانیە ئەگەر تۆ عیلاجێک وەرگری و لەش جوانیی بۆ دروستکە من عملیاتی لوت مەکەم و جوانیش مەکە وڵا پیرۆزە بەڕای من نایژم ڕای دین نایژم ڕای شخصی خۆم وەکو دەروون ناسێکێژم زۆر جوانەوە ئەم کەسە قەلەقی کەمترە لەو کەسە بۆ ئەمە نەبێ عملیات بکە ئەگەر عیلاجەکە بگرم لەشی چم جوان نەکامە هەر هەمومانەیەکەین ئەچین گورچی دەمان عملەکەین خۆ لەشمان جوان ناکە ئەمە پێویستە ئەگەر من جوانم بکات بەڵام عیلاج نەوێت ئالویا قەلەقی دروسە بێت نازانم ئەگەر پێویستوێت تۆ ناترسی ینی وەختی ئینسان مەجبورە بچێتە بەری عملیاتێک خەتەری مەرگی چی بێرەیکە وەلێ وەختێ پێویست نییە ئەترسیەژی بۆ ئەمە بکەم ئەمانەوە بەس بۆ جوانی ئەیکەن نەبوو عیلاج لەبەری ئسترسان قەلەقیان وەسواسیان خۆکەمبینیان خۆزلکردنان شتانێکن ئیسا شەرحیانە یعنی ئەچێتە قاڵبی نەخۆشیەوە ئەچواتە ئیسا باسیەکەم و ئاخر حاڵاتەکەی نەبوو لەش جوانیە و نەبوو عیلاجی چێ وەلێ هەرەیکا بۆ وەڵام مۆدە وەڵام نەیکەم گەمەم پێکەن بووکەکەی ماڵی فلان کردێژێ هێوە دڵی پارەتان نایە یعنی ئەسڵەن نییە لە مەجای ئەوە بۆ لە شوێنی ئەمە ئیتر خراپترین نەخۆشینە بۆ یەکانە ئێمە ئەگەر کەسێک ئەیکات وان نەزانێ ئێمە وتمان نیکە یا بەغڵەتمانزانی دوو قۆناخیانە بێ بیکەی قۆناخی سێهەم کە ئەیکەی وەختی قەلەقی وەختی وەسواسە دوای عملەکە ڕوانی جواننەوەی هەستەکەی ناشرینتر بووی ئەچی بۆ عملێکی تر وەختی لە دڵی خۆتە پرسی و کەس نیەوە دیارۆ ێژی بەخوا نەم کردایە شوم بۆنەوە و نەم کردایە ژنەکەم لە لامدانە نشت دیارە تۆ زەختێکی کۆمەڵایەتیە فشارێکی ئیجتماعیە خۆ بە کەمزانینێکە یا لەبەرەوە ڕکابری کەسێکە کە یەکی ئەمانە تۆ خاتە قەلەقی و قۆناخی نەخۆشینەوە و ئەمە پارە لێسێنێ زەختە خاتە سەرباریەوەی دەرمان بێ دەردە ئەبێ بە دەرد و خراویی ئەوەسە بەڕاستی کەسەکە دوای عملیاتەکە زۆر کات خۆی تر وەرناگرێتەوە ێژێ ئەمە ئەوە نەو من ئەمزانی چون ڕێنیە جارێک عملیات زۆرتر بەپی داتایەک زۆرترین ئەو پزیشکانی لە جیهانە ڕوبەڕووی هەڕەشە و کوشتن و ئەوە ئەبێتەوە دکتۆری پزیشکی جوانکارین بەڕاستی چکە دوای ئەوە ئینسانی تر کە تۆ دەستکاری ئەو لوتەکرا
ئەو لوتەی من بە چێچێت قەی ناشۆخێ بکەم جانوەڵی دەی نۆرەی مامۆستا جاسمی چەرمۆ لە بۆخشنێژێ ئەمە بۆ ئەوانیانە وا تووشە بن نایژێ بە خەڵک توش بوو مێژێ بە تازە بەدبەخت بووم زەختی خەڵکیش نێت سەر مێژە ڕێوێ کلکی کەوتە بەری دەرگایە کلکی پەڕی ئەو ڕێویەکان وتیان هامە چیواتەوەتی چیوە ئەم پیاتێ زانی ئەوە منی ساوە فڕۆکە فڕم ئەوە ورتومی وتیان کوورە چیە جوتی بەخوا من گیانمەوە کلکە پەڕیەوە بتانزانیا کلک پەڕین چەنێ خاسە کلکی خۆتان یەکی تریشا کلکی پەڕان دەستی کرە بڕۆ باوکەڕۆتی خۆ بەبەخت بموتی نقمەک بێژی بە بەخت بووم خۆ ئەوان نایژن خاسە کردێ تۆش تالیبی بکە باوان نێژە و بەرە کشتیان کلکی خۆیانیان پەڕان تەنزێکە بوو من تەنزێکە بوو من وەختی خۆی نووسیم ینی جاران بزەی مۆحەدە بوو جا برادرێکی وت ئێستا لوتی مۆحەدەیە ینی هەمووی لوتی وەکو یەکە بەڕاستی باشە مامۆسا لە ڕووی ئاینیەوە ڕێنمایی تۆ چییە؟ با لە پێش ڕادوەرگرم لەگەڵ بۆ چوونەکەی دکتۆرای کە نەخۆشن با بڵین بەشی سێ هەم ئەوەی کە ئیتر لەبەر خەڵکەیکە لەبەر ئەوەی کە لەبەرەوەی خوشکەکەی کردوێتە بێمی بیکە ینی هاوڕای ئەو بابەتێکی وایە نەخۆش نێژم ڕێگە بۆ نەخۆشبوون یانیا بۆ قەلەقی دەرونیان لەوێغا دیارە بەڵێ بەپی زانست ئیتر تقریبا نەخۆشی دەرونیەوە تۆ تێوەکو هەیفاوە بیبی کاکەیتر هەیفاوەبی هەر خۆیەتی کاکە تۆ کاک دەرون من باشە دێ هەر خۆی بۆ خۆی کەوتێ نایناسم ڕەنگە بیناسی ئێ بەخوا نایناسی نە باشە دێڵێت بە هەر حاڵ من ئەوە باش باشەکە لێگەڕن با بابەتەکە لابێت بەلەوە جواب بدەمەوە با جوابی خەڵک بدەمەوە یەکێک لەو نقطان لەسەر منێن بە بنەڵەن لوتت دەستگیر کردووە یەک و دوو تۆش سەوا ئازانی بەخوا کەلێکی گومانەکەی شتێکی پێوەیە گومانەکەی باشە طبعا من زۆر کەس وت بووی بە تایبەتی لە پەیجەکەی نەبی لەبەر جوانی نییە لە پەیجەکە زۆر جوان نییە نەنە لوتە ناشرین طبعا زۆر کەس تایسە لە بۆ پەیجەکە لە کۆمنت ئەدمینەکان پێماڵێت ئەوە چییە زۆربەی خەڵک کۆمنتەکەڵێ مامۆستا لوتی تەجمیل کردووە هەتا ڕۆژێکیان لەما برادێکم داشت دکتۆرێکی تەجمیل لە هەولێرە بۆ سەردەناتوو بۆ کەلار دۆستایەتیمان دانیشتین خۆی تەجمیلی لوت و شتەکە وتی مامۆستا تۆ تەجمیلت کردووە لوتت تم پورە باوە بۆ خاتری خوا بەڕاستە تی وەڵڵی لوتت درێک وەکو تەجمیل وایە بەرحاڵەوە لێرە جوابیان دەوە بەخوا لە ژیان بەدەستکاری هیچ شتێک و تەجمیلێکم نەکرد باشە لە ئەگەر ویستیشان تەقریری تۆبیە بێت تەقریرە شتێکی ترە پێم خۆشە پێش ئەوە قسە بکەم لە بابەتەکە ئەوە بزانین کە من لێرە بە هیچ جۆرە فتوا لەم مەوزوعە نادەم چکە فتوا ئیشی لە ژنەی فتوا و خەڵکانی تایبەتمەندە بۆ ئەوەی فتوا نەبێتە شتێکی فەوزەوی هەر مەلایەک لار شوێنێ بڵە حرامە و حەڵاڵەمانە ڕووداویش باوەڕ ناکەم ئێمە سفزاس بکە بۆ ئەوەی فتوا بدەین بۆ ئەو باشەوەی مەسەلەی دەستکاری یان ئەوەی کە جەنابەت فەرموود غێری جوانکاری چاکسازی یان با بڵێن ڕێککاری بەڵێ سەحابیەک هەبوو لە سەردەمی جاهیلیە تا پێش ئیسلام هاتن بە ناوی عەرفەجەی کوڕی ئەسعەد لە یەکێک لە جەنگەکانە شمشێر بەر لوتی کەوتبوو باش لوتی بڕابوو ئیتر لێنێکی زیوی دانابوو لە جێگایە زی و شتێکی گرانبایە دایان نابوو لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەلام خوا لەسەر بێ زیوەکە خراپ بوو لەگەڵ گۆشتەکە بۆگەنی کرد أفرمي فأمره النبي صلى الله عليه وسلم ينتخذ أنفا من ذهب وتي برو لوتيكي لآلتون بودروس كان لبرو آلتون خرابوني مظني كم ترى يعني باش أما بتبغى قال سروا كسك قرتوشي حالتك بو حالتك طارئ نص صار بوركاري لوتي بالراويان هي هرب خلقت مثلا هي شاوي خيلة هي لوتي بشيوية كوكو إنسانك آساينية هاي من كسر بينيوا لوتي وكو مروفك آساين بو يعني جوي یان دەمیان هەر حاڵەتێک لە حاڵەتەکان ئەگەر وەکو ئینسانێکی ئاسایی نەبوو لەناو کۆمەڵگا بەو شێوە بوو بە بەڵگەی ئەو حەدیثانەی کە ئیمامی نەوەویش ڕەحمەتی خوای لەبێ لە شەرحی صحیح مسلمە ئەو حەدیثی کە فەرمێ لعن الله المتفلجات المغيرات خلق الله فەرمێ متفلجات ئەوانن دێن لە یەکێک لە ڕێوایەتەکان فەرمێ المتفلجات للحسن یعنی کەسەکە هیچ خەلەلێکی نییە بەڵام بۆ جوانکارییکە بۆی خۆی جوان بکاتەوە لە ناو خەڵکە زیاتر لەوەی کە هەیە بۆیە تأکید لەسەر مەکراوە سەیرکەن ئەم ظاهیرەیە ئەگەر ئەمە تەطبیق بکرێ خەڵک نێڵن مەجالی نەدەن بڵێن کاکە ئەمە چییە تۆ تیغ ینی هەرێکێک خۆی کردوتە شتی عمليكي بو فرقي ما بين الدراهم ئەوە یەکێک لە معناکانێتی دروستە بینی دانیان فراوانە کردو ئەڵێن ئەوە بۆ جوانکاری ئەو سەردەم بینی دانیان شاشە کرد
بالضبط متفلجات ئاوا بۆ جوانکاریەکە بەهەرحاڵ من بەمەسمانەوەتانی هەموو مەفهومێکی جوانکاری لێوەرەگیرە بەڵام ئەگەر کەسێک پێویستی پێ بوو حاڵەتێکی هەبوو مەسەلەن زۆر باشەوەکو قسەشەکەی ئەوە جواب نایە ئەوە ڕێپێدراو نەبووە بەڵێ متفلجات يعني كسيك بو جواني بيدراو نبوة إمام النووي شرحيك سيدا عبارة قلت للحسن للحسن يعني أجر كسكة هيج نقصينية بلام أيه زيادة رويلة حسنابك هندك لاني حسن هي دسكاري كردن يكسر مثلا بون منات ريشي سلو ريشي سبي بويا كردني نص حديث هي حديث كيس عدي كوري معاذ كدابز يا الله هات قجي وكو بفر واب بيغمبر صلاة والسلام خالص بفرمي غيروا هذا البياض فرمي أمس بيا بقورن للروايتك هاتوا واجتنبوا السواد على إنسان هندك لزانا كان الله مدرجة أو كاتي أوني من كيشل السرو بابته وكو باسم كر حزنا كان بشمنا وفتوى وبهرحال جوان كاري كردن بابن ريك كاري كردن إنسان خوي ريكا يكيك للسنة كان من وكو خوم شخصي يعني هر رجع يسا أمره يكيك لو رجانية رجع كان يتريش سوى رجع سيجار خيزام جلكمي بيو قرياتم بويرا يعني كالبلك مكربرتي دايكنا وتم من هنا الريكة ونازمتي بخوا دايكني دام كان يكي ترم كربرتي بخوا مش مدلنيا سأمرك هاتوم أو عمامي سلسرما خيزام دو عمامي بوم دانا دو بشتوني شي دانا بو قميص سبيو رشيش كأم قادم كردبر سبيكي بيام قوروتي سبي بو ناوي رشكم كردبر بشتونك دو بشتوني وتي كان بس أمي بدل بويا كم جار بستم عمامي كي ترم بس وتي وعمام بقور بيمي قوري يعني من حمو جاركيش نك بس بو برنامج تلفزيوني كاتك لمزقوتيش برنامج ياخذ بي جمعة مهيا خزان ما وسيرك مكا خو آمني قورة ما يحمو كيان متياديارة أو سير مكا الله عمامه بقورة جان الله ما بيبو فلترات يا بريت أو فلترات أو ركن لا يما خزان ما وسيرك كا الله عمامك جوان يورنا جوان أنا الله مزور جوان الله زور جوان يبي قورة ومن هيج قرارك منو زور بي من زي ما خماتي تود بانزر روجا كسني آخر كسم أو لا بس يبغى خوتانيت أمره بكاميرا قصتك دكتور ملاي شم كردي دكتور ملاي سيري ملابك أمره الدكتور بكاميرا قصيك لا أقولوا داروشتو أو قصيك كردو منيش لدوروتم أرى ولا خانيم قرت خاني كرة ملايا بس هي ملايا شبه سفر جنة قل خويا بوتي يكسروتي وخيزان مو ملايا قل خويا جنبا يعني تشاول ملايين أرى والله باش سخت في تقليد تان بكين سخت ناكري دكتور دەسێ خۆش بێ ینی بە هەندێک بەڵگە زۆر بۆ دڕون کردینەوە کە تقریبان تۆش تەریبی بە قسەکانی دکتۆر و مامۆساکە ئەگەر بۆ ڕێکاریە شەرعیش ڕێیە بەڵام ئەگەر بۆ ڕێکاری نییە ئیتر تۆپەکەت خستەوە ساحەی دکتۆر تۆ چیڵی من بحثي او بابتي جو دسبيكي دو وكر بحثي جوان كاري بقشتي او مثلا من حزناكم بحث بكم خوش فيه لا جوان يعني بحثي كرو من متفق او قصي وينا واخفتني وينا اخفتني كي قال كي جوان بو هم حديثين بيغمبر عليه الصلاه والسلام وهم بايات القران بيروز مثل مروفي مسلمان بياو بي جن بافرت بمير بي يعني او قيمه بدي خو وزور مساله كي جرينجا من عيني وقت بحثي مساله ضروره جيناك يعني ما مستمل جاسم بحثي او مسألة كر نوختي ضرورتك هبي حالتك نخوشيها بحالتك طبيها ما متفق نسر او نقطة حوجناك ما دوباره بكن ولكن امره كشكي دي المبيضان هيا سواء لكردستان يجي بقشتي الجهان التافي تصوري مدى قناعتي مدى جن حتى في دقي برنجك جرنجا هر بابتك جدا لميزتك نآزاد بونا وهي يك جوان رنگي جو جن آزادة جن دكوي بن زغطة جواك يام بن زغطة هن مثلين دي أو الجن أو أفراد دحفي دي بو جوهرتن يام بوهري أو عملية تجميل بكي يك جوان زغطة مثلا زغطي جواك مجتمعي ما هرتم هول ديجو أو كتشا أو آفرتا أو جنا هرتم جوهرتنكي بخي جسمي خدا ينجي يك زغطة مسلي سوشيال ميديا زور زغطي الجن وآفرت ديكي جو أو جوهرتن بيكرن نخاسم نقطة كيج نقطة قولوا كردستان هناكي مسلي عملي جراحي أرزانة يعني تقريبا هنا عمليها حتى ضصد $6 دس بيدك يعني بينما ضصد $6 او عملي بيدنا بالاوروبا يعني هر عملي كي توابك زي $1000 يعني بيدنا بي بلا فاو ارزانيه جو ام بيجم بياسه ديا جعده ديا زور كتشي دحفتي زغطي ليدك بو او يك من اعتبار دكم او انسانه هي ازاد نبوه ينجي بقوري مصطلحاتي دكتور خاني او انسانه احتمال برنجا كي جرنجا هي نساغه نخوشه هي
تقبلي جسمي خو نكريا أو الزور مسلكي خرابة أو موضوع أو رنجا يعني لفقه إسلامي يعني ديني إسلامي ده برنجك يقولوا توسعي بحثي لين نكرنا إلا اللهم أو حديث قوما مستاي جاسم آني زمان موضوعي المتفلجات للحسن أو كسي جوهرتنكي بخي ناف دراندا بو موضوعي جوان كاري بحاجتي نية هم جنكي جوانا مقبولة متاني تي عيبي لين نية فقط بو خاطري موديل فقط بو خاطري موزة أو مسألة ديكي ولكن أفرنجي عملياتي جو أمرو أمد بينن أو هاد سر زماني بيخمبرد عليه الصلاة والسلام موضوعي أم بيجن بارسوك يراكبو خاطري بيشوكبون يعني دا خوازا لي بروينا كم سينجي خو مازن بك سينجي خو بيشوك بك نفخي نظام أو موضوع أو بابا تراستي سر زماني بيخمبر عليه الصلاة والسلام نبون ولسر زماني أغلبي فقهاء من إسلامي جن نبون بو أو يكات أو موضوع نابيني ده هم آيات وحديث بيخمبر عليه الصلاة والسلام وهم تنابيني ده كتاب قديم ده وكفقهي أف بابتك جديدة أف بابتي جديد طيبة أو مسألة ما يذكرنا أجر أو إنسانها محتاجي عملي جراحي نبي حرام أو دكذي بن بابتي تغييري خلقته خدي تعالى وهم دكذي بن بابتي إسراف وتبذير وأف قراري مجمعي فقهي إسلامي دورة خويا حجدها قول ماليزيا كوالالمبور رونشتنا وبرياري يعني مسلمانانا ده هزار وحفده او نموني جو بين ميدان مثلا يعني هركسي مايكل جاكسون نازدك تقو هيفاء وهبي من هيفاء وهبي نازدكم هيفاء هو نبيها مرحله بو نمونج قلك كشي مسلمان را قلك كشي مسلمان شونا جم تختور وحستكن جو عملياتي جراحي بكن خبخنا او شكلي هيفاء وهبي ده يانجي مايكل جاكسون باصلي خو بخلقته جو خدي تعالى ده انسان كي أما بيجن يعني زنجيب وإفريقي بو رنجي رشبو يعني ولكن جبو خاطري زغطي جمهور وجبو خاطري قلقوري موظهري بهزاران مليونين دولار خرجي كر بو خاطري تشرمي خو بقهري جرش بكي سي بي اواد عرفي مدى اعتبار بدستكاري يعني دخلقتي خدي تعالى ده او حرامه جرينجا جواكي مي كردستان أو مسألة آزاد ببي مسألة جوان كاري موضوعك نسبية أو أقول جمتا نمقبولة نجواني الجمن مقبولة أو أقول زور كس جارجي أمد بينن وكي بشر وكي إنسان زور جرى ملجعدد مسن كتشكي جوان هيا لقال فيها وكيد عرفي مدى أو نجوانا شون أول قهد المشن هذا أو سؤال إجي أوابك موضوعي جمال موضوعي جوان كاري موضوعك نسبية بيوست ما جواكي كردستان شيار بكن أو جمال إنسانك نفسه وقبول بك ما نكفنا بين زغطي كولاتيا سوشيال ميديا وموزادة أجر بيوستي هبو من حتى وك شخص يعني لهن جاري نابج فتوى لكن رأيي خوي شخصي من اللي قال الدكتور خانيمة يعني حتى درجكي وقت يقول بيوستي نفسيجي هبي أو نفسيجي من دخمة مرحلة طبية ده جا شتەکەشی بکەم وەگەر مەجالیش فەرم ئێمە ئەو زەختی کۆمەڵایەتیە بێ زۆر گرنگ بووین یعنی ئێمە زۆرێ لە شتەکانمان قەت بۆ خۆمان ناکەین کۆمەلگا پێمانی ئەکات جلوبەرگ ئێمە بۆ کۆمەلگاکەینە بەروەختێ مرتاحین لە ماڵی خۆمانە بە جۆرێتر دانیشین بە خواردنێکی تر دانیشین بە قسەکردنێکی تر بەڵام هاتینە کۆمەلگاوە زەختی کۆمەلگا و شتانەمان پێکا بۆیە چوار فاکتەری سەرەکی وا لە ئەو جەڕاحیا با لە ڕووی دەرونیەوە ناقسی نەکەم چون ئەبێ هەر کەسێک بە پێی تەندروستی ئیشەکە هەر کەسێک گەرەکیە عملیات بکا بێت سەردانی ڕەوان پزیشکێک لەبەرا بکات تا بزانین دوای عملیاتەکە تووشی گرفتی دەرونی نابێت زۆر کەسێک بەر لە عملیاتەکە هەر تووشی گرفتە زۆر کەسێک دوای عملیاتەکە تووشی گرفتێتری چە بێ زۆر کەسێک لە عملیاتەکە گیانی لەدەسەدات بۆ یەکانە ئەمە یەکێکیان کۆمەلگاز هەمووی سۆشیال میدیاکانن و بۆ یەکانە غەڵەتێکی نورمیە وەختێک کەسێک وەکو ئەو شەخصە ناوە برد ئەبێتە مەلەکەی جوانی ئەبێتە نۆرمێک وەکو هەموو کەسێک خۆی بە ئەوە کێشێ هەزاران کەس تووشی خەتەرە بێت بۆیە وەختێکانە دووپاتەوێتەوە سێپاتەوێتەوە نۆرمەکە واژۆ ئەکرێ بۆیە کەسێکیش لە فکریانە و
زەخت دەخات سەری خۆی ئەشێ منیش بیکەمەها هەموو کەسێک کردی ئەوە فشاری کۆمەڵایەتیە باوەڕێکی تازە لە فیمینیزما دروست بووە من خاوەنی لەشی خۆمم ئەتوانم حاملە بم ئەتوانم حاملە نەبم ئەتوانم شیر بدەم ئەتوانم سقت بکەم ینی مالکیەتی بەوێن یەکێک لەو باوەڕانە کە مالکیەتی بەوێنە من حەقی خۆمە میل مەلوتم وا پێەکەمە ئیجازەم هەست هێمە بۆ لە دینا خۆ کوشتن ئیسا لە زۆر جەیەکە ئۆتانازیەک لێ کابرا چۆیاژێ بمکوژن خۆی ئەچوات بە ئیجازەی خۆی بیکوژن ئێمە بۆ لە دینە ئیجازەمانژێت تۆ مالکی گیانی خۆنی حەق نییە گیانی خۆ دەرکەی با ئەوانە زۆر ورد نەکەمەوە یەکێکی تر دەرک و تەسەوری بە شەرەکەس لە خۆی ئێمە چواردانە منمان هەست ڕێم نییە ئیساشی بکەمەوە یەکێکیان منێکە خۆم لە خۆم تەسەوریەکەم یەکێکیان منە تۆ لە من تەسەوریەکەی من تەسەورەکەم ئامێکی ناشرینم بەڵام تۆ تەسەورەکەی من ئامێکی شیرینم یا پێچەوانەکەی من هەستەکەم ئامێکی ناشرینم تۆ خەیاڵەکەی من ئامێکی من خۆم وازانم شیرینم تۆژی ناشرینی ئەم بڕوای تۆ کاریگەری خاتە سەری من ئەچم بۆ بڕواکەی تۆ ڕاستکەمەوە خۆمەخەمە بەری فشار بۆ یەکانە ئەمە تەسەورێکە دوو بەشی تری چەس بەشی دەرون نییە لە دەرون و من زۆر لە خۆم رازیم لە هەموو شتێکی خۆم رازیم بۆیە هەرچێکیش فشارم بۆ تێرن عملیات ناکەم توێژن پێولوت و عمل بکەمە چەند جاروتیان پێ نایکەی ئەمە شێوەیەکی مثبەتە نایەڵێت تۆ بیکەی لە دەرونی چۆ خۆم بە کەم بزانم حازرم بە کەمترین ئیشارەت بیکەم بۆیە وریابین بزانین کەسەکە هۆکاری چیە بێتە لای دکتۆرێکی دەرونی توێژەری بگرێت ئێمە بۆ بڕێ لەو دەروونناسەکان بۆ بڕێ لەو کەسانەیش کە پێویستە عملیاتەکە بکەن نە لەبەر عیلاج لەبەر بەشی دەرونیان ڕێگەیان لێ ناگرین بەڵام ئەگەرەکانیان پێهێشین دەسەکانی خۆش دوورین نقطە کە دیژی من حەز دەکەم ئیشارەت بکەم ڕاستی ئەوژی کێشەکە ئێستا من کوردستان یانژی لە وڵاتی موسڵمانە بتایبەت ڕۆژهەلاتی ناوین یعنی من دەبینم یەک نقاطە مرۆڤی بێ گۆمان ئەف بابەتی کۆمە بەحسکن ینی ما وەک مامۆستەین ئاینی مەلدوف دەختورینە مەلدوف طب چ دەبێژی ولكن زۆر جار هەیە هین کەس هەنە من تعمیمی ناکەم هین دەختوری هەنە ینی نەمخلصن ئەو نصیحەتی ڕاست بۆ ئەو کەسان نابێژن چۆن مەخاتەرەتی ئەو مەوضوعە ینی من حەز ناکەم تە بەحسی ناوەکی کرد ینی بۆچ دکتۆر تەلەفۆنی تەتکی کاک دوورن وەرە وەڵا ینی لوتی تەنەشیرینە وەڵا زانبانی پانزە پیاویتر بڵێ لە وەکو لوتی دەروونە ئەوش یەک جوان کێشە هەیە زۆر کەس هەیە تەختۆری هەیە ئەعتیبار دەکێ مشتریە هەر کەسی گوهاتە عیادە ئەوە مشتریە چی بەو دکتۆراناڵێ وەڵا گەرەک ئینسافی بوارها بێ گەرەک خی گەورە بترسن گەرەک ئەو ئینسانە ئەو دەستکاری وەختی گۆ مەجبوری نەبێ ئەو مەجبوری طبی یان نەفسی گەرەک شیرەت و نەسیحەت لە ئەو ئینسانە بکەن دکتۆرانەیەژین سوێن دەکەی پزیشکی و چی پێکرد خۆ سوێن قرار نییە بە قورعان بیخۆیت و بوتەقێنێ سوێن بڕیارێکە بە خۆت ئەیدەی لە دەروون و لە کەسایەتی و شخصیەتی خۆت و لەو یاسادانریا لە ڕووی پزیشکیوە سوێنی خواردە هەڵە نەکا یەک نقطەی بچووکیچ ژن کریا بە ئەندام ئەمە ئەبێ شەرح بدرێتەوە ژنیان لە هەموو شتێکی داماڵی کردیان بە دەموچاو دەموچاویش بوو بە عملیات ئەمە هۆکارە ژن کەوتە سەم قۆناخەوە زۆرترین قوربانی جەڕاحی ژنانە دەستخۆش تۆ دایکیت پێش بەرنامەکە باسمان کرد خوانەی بڕێ و تەمەند درێژ من سێ کوڕە هەیە ئەم پرۆسەی جوانکاریە بۆ هەندێک کەس دەردی دکتۆر وتی تەعمیمی ناکەین بەڵام خەریکە پرۆسەی دایکایەتی ژوونەکە لە ناو بەشێک لە خانمانە ئێستا مەسەلەن بەشێک لە خانمان شیر نایەن لەبەر تێک نەچوونی لە شولاریان مناڵیان بەتەبەعی نابێ لەبەر تێک چوونی لە شولاریان وەکو پێویست شیر نایەن بە مناڵەکانیان لەبەر تێکچوونی ئەمە تۆ هەمووکو دین بۆ هەمووکو ژنێک چێڵی لەسەرم وڵات جا حەزەکەم لە قسەکانی دکتۆر و جەنابی دکتۆر خانیەوە ئاماژە بۆ کەم ئەوەی کە لە فقی ئیسلامیە ئاماژە بە مەسەلەی جوانکاریە کراوە ئەم جیاکاریە کراوە ئەوەی کە بۆ ضرورەتە و مثلەن زیگماکە یا بۆی حاڵەتێکی نێشتە ئەوە ڕێکارێکەوە تەواو ئەمیکیان کە بۆ تەجمیل و بۆ زیادە جوانکردنە للحوسن ئەوە ڕێگەی پێ نەدراوە هەر کەس بێت يعني حتى قال للرودر يعني لروي الشريعة وتضع مع سكام للرودر ونكش وكي شيء هبيت يعني من زور جار أواني كبوش هو بيوندي طبعا جنا زور بيوند بحكم يوي كإجازة مالتي شرعي مهيا ولا بواري أفرتانا اختصاصي زور ترم هي مثلا تلفونك الله أمام تجميل جوانكاري بو فلانش يعني خوم بكم الله دكتور شو بتور لاي دكتور الله شو نزور لاي دكتوري جوانكاري بتور لاي دكتوري تايبتي خوت دكتوري جراح
ئەو دکتۆرەی کە عفو باتنی ئایا ئەو دکتۆرە ئەڵە ئەم پێویست و بەم عملیاتە هەیە تۆ ئەگەر وتی پێویست بەم عملیاتە هەیە ئەو کاتە تۆ ڕێگەت ئەدرێ بچیتە لای دکتۆری جوانکاری ئەم عملیاتە بکەی ئینجا زەنانە فەرمەکە لە دکتۆری جوانکاریەکە دکتۆری جوانکاری وەکو ئاماژەمە زۆرینەیان بەو جۆران کە لەبەر خاتری ئیشەکەی خۆی حەزەکە ئەگەر لوتیشی لێ بۆیە بڕێ ینی هەر پێشوێ نەبێ هەر لەوەرە بوو تەجمیلەکەم کە ئیتر ئێسەوەی بۆتە دیاردەیەکی زۆر ناخۆش خەڵکەس هەر کەسە بینی لوتی بەسراوە کە ئەوانەی کە بەس لەبەرەوە بەخوا ناخەون مۆسیقای بتۆڤن لێدا کاتێ هەناسادەن فیکەی پێ ئەبێ دەمیان بکەنەوە کە هەناسادەن من یەک دوو کەس ئەناسم هەر پرسیاریان دوایی لێ کردومەتەوە ئەژ لە هەیفاوە بیناناسم چونکە ئەم فنانە مامۆستا جاسم هەیفاوە بیناس ناکرێ بتۆبی ناس ئەمە بەڕاستی کێشە دروستەکە شریعەتیشە فەرمێ لا ضەرەرە ولا ضیرار ئەو شتی کە ئەتیە قاعیدەی شەرعیە بۆ هەموو شتەکانمان دکتۆر ئەو مادەی بەکارهێنی ئایا ئەو مادەژە بێ حەڵال بێ کە بەکارهێنی کاچێتە جسمتەوە کە ئەتێتە جسم و نابێ مادەیەکی خراپیان مادەیەک بێ کە دین بە حرامی بزانێ و هەروە ئەوێ پزیشی پسپۆڕەکەیشی ئەم موافقە لەسەر ئەم بابەتە بکە هیوا هەیە لوتەکەی زۆر طبیعی بە هەر باسی لوتکەن چکە لوت زۆر لوتەکەی طبیعیە بەڵام دوای کێشەکەی بۆ دروستەکە ئەڵە 6 ساڵە تەجمیلم کردووە 6 دقەی ئیسراحەت نەخەوتوم ماڵی بەخۆرنەگیرە دەردی مامۆساڵێت جاری وایە کونی هەر پێ نامێنێت 3 ملیمی ماوە هەناسەکەی بۆ نادرێت لەبەرەوە وەکو کاگتۆر ئاماژە پێگر ژن بەڕاستی کراوەتە کاڵا ژن کراوەتە کاڵا هەم خۆی زەرەری کردو هەم پیا زەرەری کردووە ئێستا کە ژن بەم شکڵی لێ بەسەر هاتووە داخوازی پیاوە طبعاً حەزەکە ژنێکی جوانی هەبێ ژنێکی جوانی لەگەڵا بێ بەڵام لەولاوە ژنە داماوەکە تووشی دایان نەخۆشی بووە تووشی دایان عەزیەت بووە ینی لەبەر خاتری پیاوەکەی کە بەوی ژنێکی جوانی لەگەڵ بێ من برادرت قسەی لەگەڵ کردم کێشەی خێزانی هەبوو وتی من ئافرەتێکم هێنام ئافرەتە کە بینیم زۆر جوان بوو لەو چێ زۆربەتان ئەم نومەتان لابێ و لە سوۆسیال میدیاش هابینی بێتان من بەس بە واقع بوو ئەمە وتی ئەم ئافرەتە کە هێنام وتی کە بینی و قسەم لەگەڵ کرد لەگەڵی چوومە دەر شتێکی کە بوو بەڵام کە گواسمەوە بردمە ماڵ شتێکی کە بوو هەرچیەکم ناتوانم لەگەڵی بژیم ینی هەرچی بیر لەو دەموچاوە کەم و ناتوانم ئەو دەموچاوە وەرگرم ئەمێ تەلاقی بدەم دوای 4 مانگ لە هاوسەرگیری بەبێ هیچ کێشەیەکی تر بەس لەبەر خاتریەوەی ئەم شکڵەی کە لە دەربراز بە درۆکە تۆ شتێکەواتە ئەمە ژن هەڵخڵەتێنرا خێزان هەڵخڵەتێنرا ژن لە ناوبرا ژن هەستی ئەوەندەی هەستی تر بە خۆ بکەم بەس ئەگەر داخوازی پیاو نەبێ فەرم و ئافرەتێکە جوان ینی زۆر جوان نییە هی وایە جوانە هی وایە خۆی گەور نسبەتێکی پێداوە هی وایە جوانی قسەکردنی پێدراوە هی وایە دەنگێکی پێدراوە ژنی وایە حەزەکەی گوێ لە دەنگی بێ نسبەی جەمالی ڕوخساری کەمە داخوازی کەمە مەجبورە بێت لەبەرەوەی کە کەس نایەوت لەگەڵ تەجمیلێکەکە گۆڕانکاریەکەکە یەکسەرێ نەداوای ئەنجا ئێستا بە سیستەم ئەم جوانکاری ئەکرێ ینی سیستەمی نوێی جیهانی ئیش لەسەر ئافرەتەکە ئەوە نیە بێ ئینسان بکرێت دوو لە ڕووی جەماعەت بکرێت بە حیوان وەکو حیوان ئەمە چاوێکا بە پشیلە بۆ نییە ئێستا ئەمە چاوێکا بە پشیلە سەر و شکڵ لێویشی وەکو لێوی لە ئینسان دەرەچێت بەڕاستی وای لێکا کەسەکە شکڵی ئینسانی تیا نامێنێت لەگەڵی خۆی پەروەردگار ئینسانی زۆر جوان دروست کردووە هەر کەسێ و بەو قابلیەتی کە پێی بەخشیوە بۆ جوانە ئەگەر جوابی پرسیارەکەی خۆتت دەمەوە حەزم کردەوە بۆیە ئێستا ئافرەتان لەبەرمانەوەی ئەم جوانیان شیر نادەن من هەڵیان بە هین نابێڵە چکە جسمم تێکە چێ ناشینە بم بۆ چکە پیاوەکەی کاتێ بینێ ئافرەتان کە مناڵ بکەن و ئەگەر بە تەبیعی مناڵیان ببێ کوکمڵە گۆڕانکاری لە جستەیانە دروستە بێ پیاو بزانێ پیاوانی ئەوسا ژنیان 6 مناڵ 9 مناڵ 10 مناڵ 12 مناڵی بووە ژنەکەی نەداوە پەنجەیەکی نەداوە بە هەموو دنیا ئێستا دوای 2 مناڵ پیاوەکەڵە ژنەکەم بەکڵک جوانەکەی نەماوە ئەگەر هەر مەبەست جوانی بێ کەواتە تۆ لەسەر مەودە و ڕەحمە ژنە نەهێناوە بۆ سوکنا ژنە نەهێنا بەس بۆ جوانەکەی هێناوتە جوانەکەش نامێنێ بۆی ئیسلام ئەفەرمێ ژن کە ئەهێنن لەبەر جوانی لەبەر ماڵ یا لەبەر جا یا لەبەر ئەمانە هێنن بەڵام تۆ لەبەر خاوەندین و لەبەر خاوەن ئەخلاق بهێنە ئەو کاتە ئەوانی کەش هەمووی دانەدانەیەتە جێ ئەکرێ ئینسانی دەستخۆش دکتۆر یەک پرسیار بە کورتی جوابم بەرەوە جەنابەت لە ئەوروپا ژیت ئەو شەپۆ لە جوانکاری کە لە ئەلەم وڵاتانەی خۆمانە هەیە بەر ئەوروپا کەوتۆ باسی کوردی ئەوروپا ناکەم
باسی ئەوروپیەکەم ئەوروپیا دەژی بەداخەوە ئەو کێشە گەلێکی هەیە وەکی گۆ خوشکی هەڵالە گوت بێجا ئەوە برەنگێکی جارجارنا زۆری فەحش و نەشیرینە وەڵا خۆ خستی شکلی حیوانێکی دەخۆ خستی شکلێن زانم چندە بەلێ ئەو کێشە هەیە ڕاست ڕاست دەرونی ڕاست وەک نەخۆش دەرونی حەزەکە وەکو شێوەی وەکو حیوان ئینسان ئیتر لە خۆی رازینە چکە هەموو فۆرمەکانی تاقی کردوەوە ولكن پێویستە ئەمڕۆ معنینە بە جوواکی کوردستان ئەم بۆمە گرینگە پێویستە کەچی کوردستان ئازاد ببن ji bin ئەو هش و ئەو زەغتی هەم کۆمەلگە و هەم سوشیال میدیا هەم رازی بن بە ئەو خلقەتی گۆ خۆدی تەعالادایە ئەگەر خوای گەورە حەز کرد گۆ من پیاو بم لاکن ئەگەر خۆدی تەعالا من کرد بە ژن من کرد بە ئافرەت من نەمستەعدم بۆ خاطرێ پیاوەکی خۆ بگوارم ئەو پیاوێ گۆ من نەحەز نەکێ بووی شکل و جەمالی گۆ خۆدی تەعالادایە من ئەو پیاوژی مردە لازم دەستخۆش دەستخۆش تۆڵێکی مامۆستا وڵای من هەر ئەوەندە گرنگە بە تایبەتی لە ناو خوشکانە بەوەیسە تقریبان گوازراوە تو هەنێ پیاویش تووشی بەڵێ منەوە شێوەم هەر کەسێک پێی جوانە ئەوم پێی جوان نییە با بڕۆکە خۆبرا لەم 8 ملیارە قابل 8 ملیار خەڵکیشی منی پێ جوان بێ ئەوەی منی پێ جوانیە من نایم خۆم بۆ ئەو بکەمە شتێکی تر لە دوای لای ئەمەکەی تر کە لای جوانم ناشرین نەبمەوە لەبەرەوە ئەگەر ئەمە هەر وەکو لایەنی دەرونی بکەنە یاسا لە نیزامی گیانیانە ئەمە وەکو لایەنی ئەو کەسی کەوا کارەکەکە لە لایەنی بینینی پیا و بۆ ژن بە قەنەعەتی من ئەگەر پیاوێک سەلیم بێت مستەقیم بێت توش ئینحراف و لادان نەبوو بێ ژن جوانترین کائینە خوا لەسەر زەوی دروستی کردووە جوانترین کائینە لە هەر ئاستێکا بێ هەموو شتێک ژن بۆ خۆی جوانیە هەر ناوی ئەوەن پیاوی یەکسەر دڵی ئارامی بۆ دێ پیاویش لای ژن جوانترین کائینە خوای گەورە مێرەبان وا دروستی کردووە هیچ پێویستی بەوە نییە من بێم خەریک بم وا بکەمە کا ژنێک حەز لە من بکە هیچ پێویست ناکەم من ئەو ویستم یەک بابەت بە تەنز باسکەم یعنی ئێستا هەندێک چیرۆک هەیە سیرەکەی ژن و مێردەکە ڕسمی زەواجیان گرتووە طبعا ئێستا پیاوانیشی گرتوۆتەوە یعنی پیاوان ئەم چرچە لابن چوزانە میتر یەک دنیاشتی تر با نەچینە تەفاسیلەوە با نەیکەین بە ڕێکلام سیرەکەی لە ڕسمی بووک و زاوایەکەیانە ئەمەنە جوانن هەر حەزەکەی سەیریانکەی کە مناڵێکیانە بێ مناڵەکە ڕێک چۆتۆ سەر ئاسڵەکەی خۆیان یعنی ئێستا لووتەکەی جەنابە ئەگەر تەجمیل بێ تێگەی مناڵەکانە ئێستا چ مناڵێکی لوتی لە خۆتەچێ وەڵا زۆری تقریبان دوانسێنێکان لە خۆمەکە ئێدە شەریکێ تا ئەسڵا مامۆستا دوا قسەم بکە بە ئەوانەی کە تەجمیلیان کرێ ئێمە نەیان ڕوخێنین ئەگەر خۆیان لەباری دەرونی وە ڕازین بە کارەکەیان پیرۆزیان بێت تازەکردیانە بەڵام یەک قەوسم بەرێت چکە بەپی توێژینەوە دەرونیەکان بابەتی جوانکاری لە سا 65 ئەو کەسانەی جوانکاری یەکەم جوانکاریەکەن ئالوودەی ئەبن یعنی بەلوود دەست پێەکە دوایی ئەچێتە ئەمە دوای ئەچێتە لێو دوای یعنی دەردی تۆڵی هیچ نەبێەوەی کە لوتەکەشی کردو پێی بڵین بۆستە و پیرۆزێ بێت کەرەکمە هەر ئەو بابەتە بێژم کردیانە پیرۆزیان بێت بەڵام ئەمە شتێکە لە خۆیەوە وەکو شوان خەڵەتێنە ئەو بە هەنگاوێکی تر هەنگاوێکی تر وە لە جێگەیەکە هارمونیەکەی نامێنێ یەکێکیانە شێوێت تێنەوە دەسەدەن لەمەکە ئەمەکەی تریچە شێوێنن زۆری پێ ناچوە خەڵکە گەیە پێ ناناسیە ئەسم بڕوان ناکەن تۆ ئینسانی تەکە 2 ساڵ لەوە بەربینی وتیانە ئەمە بەشێکە و وەختێ ئەپرسی بۆوە کرد ێژێ تێکەوتم تازە پێوە بوو وەکو شوان خەڵەتێنە بردی وەکو ڕێوێکە بەڵام نسبەت من حەز ناکەم وایان پێ بێژتر ئەوە چیرۆکێکە بۆ بترسن خۆیان نەخەنەوە قۆناخە بەدەستی خۆیان نەخەنە هەلاکت بەشێکیش ئەمەسە بزانین زۆرێک کەس بەڕاستی وتم کەسانیان نەبوو عیلاج پێویستیانە نەبوو جوانکاریش یا چاولێکەریەکەن یا گەرەکیانە یەکێک بتەقێنن گەرەکیانە نمایشی قدرەتیان بکەن بێژە من ئاهات چ لێ هاتوو یەکمە من چ پارەیەکمە من چەنێ ئەحتمام بە خۆمەکەم ئەوسا بەجلی گرانکڕین ئەحتمام بە خۆمان نیشانەدا ئیسا بەربووینەسە ئەو ژینگە تایە ئاژین ئینسان ئەگەر لەشی لە ناو بچوات ئەمرێت خۆی دەستی بەرداوەسە لەشی خەریکە لە ناوی ئەبات من کەسم بینیوە دوای عملیاتەکە هاتیە بۆ لام لەو کاتەش تا ئێستا شاید 10 ساڵی پێچووە دەمامکوەوە لوتیوە چووە چەناکەی بباتە دواوە فرە بردیانەسە دوا خراوە بۆ ئێستا بۆی چاک ناکرێت کارەساتەکان زۆرن ئەوانەیان کە خراو بوون ئێستاتە ئیتر دەستمان پێیان ناگێت نیشانی خەڵکیان دەین خۆیان نەشارنەوە ئێمە بەست لە سۆشیال میدیا و لەو جێگا زەخت دەخرێتە سەری خەڵک جوانەکانیان نەبینین ئادەی دکتۆرەکان شکایەتەکانی
دادگای چیان بێرن نیشانی بدەن یەک مەورد سەرکەوتن یانە سەرکەوتنەکە خەنە سەر سۆشیال میدیا و خەڵکی ڕاکە بە دوایە تۆ دەیان ناڕەزایەتی هەز جارێک بڕۆ لە لای دکتۆرێک جارێک بڕۆ لێکۆڵینەوەیەک تماشاکە بزانە هینەکان لێکەوتە دەروون ناسیەکان لەسەر کەسایەتیەکان چی نیشانە دەن ئێمە ئێستا خەڵک حەزەکە پرسەکە پێ زۆرینەی خەڵک پرس بۆەوە کابێژی ڕاستەکەی وەڵێ ئێمە وەکو ئەو قەسەمەوتم دکتۆرەکە خواردێ منی دەروون ناسیش قەسەم بخواردێت تۆی پێشکەشکاریش قەسەم و خواردگە تەبایی و گەشە و ئارامی و دەروون دروستیم خەڵکە تێک نەدەین من ئەو کەسەی پێویستی بێژم پیرۆزی بێت ئەو کەسەیش پێویستی نێوار حەزەکایژم ئەمە لێکەوتەکانی خۆتەزانی وە دواتر وەختێ تووشەکانیجان دو قسم بۆ کۆکۆتایی وڵام من داواکە ئەم پێم هەیە بۆ خانمانی بەڕێز چونکە ئێمە بە حکومەوێت خانمان زۆر پەیوەندیمان پێوەکەن لەو مەجالە تایبەتە کە خۆیان خۆش بوێت خۆیان بناسن ئەوش لە چیۆ کە خوا بناسم کاتێککە خوات ناسی ئیتر سڕی وجودی خۆت ئەزانی بۆچی دروست کردووی ڕب العالمین مرۆڤی بۆچی دروست کردو ئافرەتی بۆچی دروست کردو تۆ کۆمەڵی مهمەی گرنگت هەیە لە سەرزەوێ بێ جێبەجێ کەیت ئایا مهمەکەی من ئەوەی هەر ماوە تۆ لەوەی کەوا چی بکەم ڕوخسارم جوان بێ چی بکەم دەستەم جوان بێ و خەڵک ڕاکێشێ یا ئەوەی کە من مهمەکەم زۆر لەو گەورەتر بەرپرسیارەتەکەم زۆر لەو گەورەترە کە ئەبێ ئەنجامی بدەم کە گەورەترین بەرپرسیارەتی لەسەر شانی ئافرەتان ئەوەیە کە خزمەتکەن پەروەردەیەکی دروست بکەن بۆ نەوەکان بۆیە واز بێنن لە تەجمیل ئەو تەجمیلی مەگەر ضرورەت بێت مەگەر پێویستکە بۆ ژیانی گەرنا ئەوەی بۆ جوانکردنە نەک ئەوەی قازانجی لێ ناکە بەڵکو زەرەری لێکا و بە تەجروبەی ئەوەی کە بینیومانە تا ئێستا دەسەکانە خۆش بێ لە کۆتاییە من یەک زانیاری تەندروستی زۆر سادە هەمیشە تۆب ئەڵێ ئەو شتەی کە لە جسم تا دەریەکەی بە هەر حاڵ ینی ڕاوێژی ڕەنگە سێ پزیشکی بوێ بەس ئەو شتەی کەی خیتە جسمتەوە ڕەنگە ڕاوێزی سی پزیشکی بوێ ینی ئەو فیلەرە ئەو بۆتۆکسە ئەو چوزانم ئەو چەوری و تەرتیباتی کە ئاخرێتە شوێنەکانی ترەوە یعنی بەڕاوێژی تەنها پزیشکە جوانکارێکە و ئەو کارەمەکە و سەیرێکیان بەرنامەیە بکە خۆشت بخەرە ئەو سەنگی مەحەکەی لە پێناوی ئەوەی کە چاوی پیاوێک رازیکەی ئەگەر خانمیت و ئەگەر پیاویت لە پێناوی چاوی خانمێک رازیکەی خۆت مەخەرە بەر ئەو مەترسیە گەورەیە هیوادارم شتێکمان کرد بێ شوێکی باش.